دەوڵەتی کوردستان ئەو خەونەی کە هەموو گەلی کوردستان ئاوەتەخوازە بێتە دی و لە واقیعدا ببێتە خاوەنکیانێکی سربەخۆ. هەنگاوەکانی بەرەو دەوڵەت پڕن لە کێشمە و ئاستەنگی سیاسی و ئابووری. ڕۆشنبیران و مامۆسانی زانکۆ و کەسانی ئەکادیمی کۆبوونەوە تا فەلسەفەی سیاسی وڵات و هەنگاوەکانی بە دەوڵەت بوون لە پانێڵێکدا قسەی لەسەر بکەن. کوردستان بەڕێی من دەوڵەتە، ئەمڕۆ دەوڵەتە، بەڵام کێشەی کوردستان مەسلەی ئەعلانی ئەو دەوڵەتەیە، مەسلەی سیادەیە، یعنی دوو سیادە بەدەست کورد نییە، یەکێکیان نەوتە دوو مەسلەی داراییە. کێشەکە لەسەر ئەوەیە، مەسلەی سیادەتە، مەسلەی دەوڵەت خۆ هەموو مقاوماتی دەوڵەتمان هەیە، هیچ کەسێکی بێگانە نییە لە وڵاتەکەمان، هیچ ئەوەیەکمان نییە، هەموو شتەکان بەدەستی ئێمەیە، بەڵام مەسلەی سراحی سیادەیە زیاتر. ئێمە لە بوونی گەلا مشکیلەمانە، لە بوونی هەرێمێکی دیاریکراومە مشکیلەمانە، لە بوونی سوڵتە و نیزامێکی سیاسی لەم هەرێمەیە. ئەمە وەکو بڵێم هیچ مشکیلەمانی، یەکێک لە مشکیلەکانمانەوەیە کە تۆ زۆر سەرکێ و کە داواکەم بە نەزەڕێکی ئاعتیبار وەرگیرێ و کە بێ پێویستە حسابێکی بۆ بکەی بوونی دانپێنانە. جاد ئایا دانپێنانەکە و لەسەر ئاسی ناوخۆی یا بێت دانپێنانەکە و لەسەر ئاسی نێو دەوڵەتیا بێ. ناتوانین بڵێم دەوڵەتێک بە مردووی لەگەڵ لەدایکە بێ، هیچ شەرعیەتێکی نێو دەوڵەتی نابێ، یان ناتوانین ئەو دەوڵەتە وەکو شخصیەتێکی قانونی لە ئاسی نێو دەوڵەتی حساب بۆ بکرێت ئەگەر تۆ دەوڵەتەکە ئەترافێکی دەولی نەکرێت کە بە خاصەتەن واقعی ئەمڕۆی کوردستانیش کە بە ئاشکرا بەڕاستپارتە لە نەتەوە یەکگرتووەکانەوە، لە نوێنەری وڵاتە زلهێزەکانەوە کە هەر یەکەیان بە ئاشکرا و ڕێی خۆیان یاوتۆ کە دژایەتی ئەم دەوڵەتت بۆ کرێت کەواتە بێت دەسەڵاتی سیاسی کوردی حساب بۆ ڕاها بکرێت. لە دوای دروستبوونی دەوڵات گرنگە دەوڵەتێکی سەرکەوتوو بێت. بەڕای شارەزایان لە کاروباری دەوڵەتداریدا زۆر جار ئەو دەوڵەتەی دروست دەبێت ئەرکەکانی بەجێ نەگەیاندووە و مەرجی دەوڵەتبوونی تێدانە کە دەبێتە هۆی داڕوخانی ئەو دەوڵەتە. مەرجەکانیش ئەمانن. بەدامەزراوێکی دەسەڵات لە دەوڵەتەوە دەسا و دەستکردنی دەسەڵات و پشبەستن بوونی کۆمەڵک مەرجی زۆری دیموکراسیانە بۆ کاری سیاسی بۆ بەڕێوەبردنی دامەزراوەکانی دەوڵەت، بە مەدەنیکردنی دەوڵەت و دوورخستنەوەی لە ڕەهەندە سەربازی و کوشتارگەریەکەی دەوڵەت، هەوڵدان بۆ بەهێزکردنی بنەماکانی ئەوەی کە پێوتێ گود گەڤەرنانس یان باش بەڕێوەبردن یا باش حکومکردن لە دەوڵەتە، چاودێری هەبێت، چاودێری مەدەنی هەبێت، چاودێری پەرلەمانی بەهێز بکرێت، دامەزراوە هەڵبژێراوەکان بەهێز بن، نەک دامەزراوانێک کە بە میرات ئەگەڕێنەوە یا بەد بەهێز دامەزراون. خاک و ئاو، ئاڵا و دەسەڵات و هاوڵاتی و سنوور هەموو ئەو ئامادە باشیانن کە هەیە بۆ ڕاگەیاندنی دەوڵەت، بەڵام ئەوەی کە نییە پشتیوانی نێودەوڵەتیە. وەگەوەی ئەکادیمیەکان و مامۆسانی زانکۆ ڕایانگەیاند گرنگترین کاری دەسەڵاتی کوردی بەدەستهێنانی ئەو پشتیوانیەیە تا گەلی کورد ببێتە خاوەن دەوڵەتی سربەخۆ. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.